پێشوازیکردن لە نەخۆش و چارەسەری پێویست بۆ هاوڵاتیان لە ماوەی 3 ڕۆژەی جەژن لە هەردوو نەخۆشخانەکانی شار و شۆڕش لە شاری سلێمانی بەردەوامن. ئێشەگر و کارمەندان هەمیشە لە پێشەوەی خزمەت و ئەرکی تەندروستیدان. نەخۆشخانەکەمان لە ئێستادا بۆ شاری سلێمانی و شارۆچەکانی دەوروپشتی و هەروەها ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینی نەخۆشیان هەیە کە پێویستی بە پسپۆڕی وردەیە و هەروەها هەڵەبجەش یان بۆ نزیکەی خزمەتگوزاری نزیکەی بە 3 ملیۆن کەس پێشکەشەکە. کاکێ من دیارە لە ناو نەخۆشخانەی شۆڕش لێرە ئێستا نەخۆش چارەسەرەکرێ؟ بەڵێ نەخۆشمانەیە و بەردەوام لە تەواریەکەمان لە خزمەتی خەڵکایە. ئەم ساڵ بە حکمی جێبەجێکردنی قەدەغی هاتوچۆ وای کردووە ڕووداوەکان کەمتر بوون یاخود هەر نەبوون، چونکە چوونە سەرشەقام و جوڵەی زۆر و قەڵەباڵغی ڕەنگە ڕووداوی نەخوازراوی لێ بکەوێتەوە. وا خۆشتان ئێستا ڕاستەوخۆ ئەبینن قەرەباڵغێکی زۆری لەسەرە بە هۆی ئەوەی کەوتم هەنێدام و دەستگای تەندروستی هەیە لە ڕۆژانی کە هەیە بەس لە کاتی پشوەکانان نیە لە بەرەوەی زۆرترین فشارەکە لێرێ و ئێمەش لە خزمەتی هاوڵاتیانین. ڕێنمای چییە بۆ هاوڵاتیان بە تایبەت ئێمە ئێستا گوێمان لێ بوو هاوڵاتیان قەڵەباڵغی دروست بکەن مەسەلەن بێنە ناو نەخۆشخانەکەەوە. هیوادارم یعنی خەڵکان بۆ سەردانی نەخۆش یعنی ئەو ئەرکە نەکێشن و خۆیان تووشی بەرکەوتن نەکەن لەگەڵ خەڵکی ترە، چونکە بەڕاستی ئەم ڤایرۆسە بە بەرکەوتن ئەگوازرێت و ئەزانین لەبەرەوەی هیوادارم یعنی خەڵک خۆی بپارێزیە و لەوە باشترەکە گرنتی بکرێت. پزیشک و کارمەندانی تەندروستی لە نەخۆشخانەکانی کوردستان ئەرکی خۆیان بە پێی خشتەی دەوامەکانیان بە پایان گەیاند. ئەرکی هاوڵاتیانیشە ئەو خزمەتە لە بەرچاو بگرن و ڕێز لە ماندووبوونیان بنێن. حکوومەتیش مولزەمە شایستە دارایەکانیان بۆ دابین بکات. ئەوسا دەبێ بڵین کاسەی پڕ ئاشتی ماڵە. عوسمان ئەوبەکر گەلی کوردستان، سلێمانی.